فرصت مذاکره رو از دست نخواهیم داد. لە کێشەی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێراندا جۆن بۆڵتن و مایک پۆمپیۆ دوو کەسایەتی جەنگخواز دەردەکەون. ئەوانە ڕوخسارە دەرکەوتووەکانی گوشاری هەمەلایەنان بەرامبەر بە ئێران. بەڵام لە ڕاستیدا سیگاڵ ماندلکاری بریکاری وەزیری خەزێنە بۆ کاروباری تیرۆریزم و هەواڵگری دارایی ئەمریکا ئەو کەسەیە کە زۆرترین پشکی لە چۆنیەتی داڕشتنی سزا و گەمارۆکانی سەر ئێران بەردەکەوێت. ئەو کەسەیە کە کۆنترۆڵی داڕشتنی سزاکان و جونگەکانی گەماروی ئابووری لەدەستدایە. ناوبراو جوولەکەیەکی لەدایکبووی ئیسرائیلە و خۆی بانەوەی یەکێک لەوانە ناو دەبات کە گوایە خێزانەکەی لە ڕزگاربووانی دەستی نازیەکانە. ئەم هاوڵاتیەی ئیسرائیل کە زایۆنیستێکی پەڕگیری لایەنگری ئەو قەوارەیەیە بە پێی وتەی هاوکارانی هەر لە ڕووداوەکانی 11 سێپتەمبەرەوە تا ئێستا ڕۆڵی کاریگەری بینیوە بۆ گوشارخستنە سەر نێرانی ئەمریکا لە جیهاندا. لە دوای شکستی ئیسرائیل لە جەنگی تەمموزی 2006 لەگەڵ حیزبوڵای لوبنان خاتوم ماندلکار هەموو تواناکانی خۆی لە وەزارەتی خەزێنەدا خستەکار بۆ زیاترکردنی سزاکان لە سەر ئێران. بەو پێی ئێران پشتیوانی حیزبوڵایە، هەرچەندە لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێرانەوە بە ماوەیەکی کەم سزای ویلایەتە یەکگرتووەکان بۆ سەر ئەو وڵاتە دەستی پێکردووە، بەڵام لە سەردەمی بۆشی کوڕدا زۆر زیادی کرد و تەنانەت ناوبراو جارێکیان بەگاڵتەوە ڕایگەیان کە لەوانەیە چیتر نەتوانین سزای نوێ بۆ ئێران بدۆزینەوە. دۆناڵد ترامپ بە هەموو شێوەیەک دەیەوێت خۆی لە جەنگکردن لەگەڵ ئێراندا بپارێزێت، بەڵام دەیەوێت تا بتوانێت گوشاری بخاتە سەر. هەر بۆیە ماندلکار بووەتە یەکێک لە بەهێزترین ئەندامانی کابینەکەی بۆ دەستەبەرکردنی ئەو خواستەی سەرۆکی ئەمریکا. ماندلکار ئاماژە بە پێداویستی ئەو گروپانە دەکات کە هەڕەشە لە ئیسرائیل دەکەن و دەڵێت ئەوانە پێویستیان بە پشتیوانی دارایی هەیە، جا ئەوە هۆکاری ئەو سزا سەختانی سەر ئێرانە. هەر کاتێ ئێمە ئەو سزایانە زیاتر دەکەین کەمەری ئەوان خوارتر دەبێتەوە. لە ساڵی 2006دا بوو کە بەرپرسانی وەزارەتی خەزێنەی ویلایەتە یەکگرتووەکان بە دوای پلانێکدا دەگەڕان کە ئێران هەڵاوێر بکەن لە سیستەمی نێودەوڵەتی بانکی و دارایی. دوای ئەوە حکوومەتی ئۆباما ناردنەدەرەوەی نوتی ئێرانی سنووردار کرد. ئێستاش ترامپ دەیەوێت بە سەپاندنی سەختترین سزا ئێران ملکەتی خواستەکانی خۆی بکات. سیگاڵ ماندلکار کە بە نوێنەری ڕاستەقینی ناتانیاهۆ لە کابینەی کۆشکی سپیدا ژمار دەکرێت لەو بارەیەوە درێغی ناکات. جوان زارات کە یەکێکە لە بەرپرسانی وەزارەتی خەزێنی ئەمریکا دەڵێت بە بۆچوونی من لە جیهانی ڕاستیدا ئەندازە و چۆنیەتی سزاکانی سەر ئێران لە هەر قۆنەرێکدا ئاڵۆسر کراون، بەڵام هێشتا ڕێگەی تر هەن کە وەزارەتی خەزێنە بیانگرێتە بەر بۆ گوشاری زیاتر کە لە حاڵەتی ئامادەکردنیاندایە. ئەمەش لە کاتێکدایە ماوەی 40 ساڵە ئێران لەگەڵ ئەوەی لەژێر گەماروی هەمالایەنەدا بووە، بەڵام توانیوێتی دەرچە و ڕێگاچارەی نوێ بۆ بەردەوامبوونی ئابوووریەکەی بدۆزێتەوە.